زانست من شەیدای تۆم بۆ وڵاتم بە تۆ ڕووناکە شار و دیهاتم دوژمن بەهۆی تۆ کوێر ئەبێ چاوی داگیرکەر ئەشکێ و نامێنێ ناوی زانست زانە دەستی خۆش بێت کاک زانست دەمی سەرکۆش خۆش بێت بۆ خوێندنەوەکەی کاک زانستانە بێگومان ئەبێ بیناسن میوانێکی ئازیزی خۆمانە لە بەرنامەکە زۆر جار لە لامان ئامادا بێ کۆمەڵە گوتەی جوان لەسەر بابەتی باڵێن تایبەت بە کۆمەلگا و بابەتە کۆمەڵایەتەکانەوە باسەکە جا دەست و پەنجەی میوانی ئازیزی بەرنامەکەی ئێمەش خۆش بۆ ئەوەی کە ئەم شێعرە جوانەی دەستنیشان کردو بۆی کە بینووسێت بێگومان هەر بە نووسینەکەیە بۆتان دەرکەوت کە ئەبێت میوانی کۆتایی بەرنامەکەی ئێمە هونەرمەندێکی خۆشنووس بێت هەر بۆیە میواندارەتی کاکدانە دارامان کردووە هەم خۆشنووسە هەم شێوەکار و ئەوەی کە ئەیەوێت خۆی باسی ئەوەمان بۆ بکات کە چۆن ئەکرێت تۆ لەگەڵ ئەوەی کە خۆشنووسی ئەەکەی کۆمەڵک ڕستەی جوان کۆمەڵک شعری جوانیش هەڵبژێریت و باسی ئەوەشمان بۆ کات بۆ خۆی هەتاک و ئێستا توانیەتی لە ڕێگەی هوەری خۆشنووسیەوە چەنەها کەس لە دەرەوەی کوردستان ئاشنا بکات لەگەڵ ئەم هوەر جوانە لە نێو کوردستانە جا کاکدانا سلااو لێبێ زۆر زۆر بەخێوێ زۆر سپاس بۆ تۆ ئەم هەموو تەجوانە لە ناو ستۆدیۆکەمانەیە و دەست و پەنجەت خۆش بێت شایانی ئێوەی بەڕێزە ئێمە دەستخۆشیشە لێکەین لە بەرەوەی گروپێکی زۆر جوانت هەیە گروپی شێوەکارێکی زۆر جوانت هەیە کە بەردەوام مندا تۆ بڕە کۆمەڵایەتەکان زۆر سەرنجەیەم کە کۆمەڵێک کاری جوانەکەن و کۆمەڵێ کاری باشیش پێشکەش شاری سلێمانی شایانی ئەوەی لەوە زیاتری بۆ بکرێت دەستان خۆش جا کاکدانا ئەوەی کە من ئیشەکانی بەڕێستن بینی بێت خۆشنووسیت کردووە بەڵام شێوەکاریەکەش هە لە عنوانەکەیان نووسراوە پێم خۆشە کۆمەڵک لە خۆشنووسیەکانت هەیە بە شێوەی بۆ نمونە سەمایەکە بە شێوەیەکی نەخشێکی تایبەتە مەبەست لە شێوەکاری ئەم جۆر تێ هەڵکێشکردنی شێوەکاری خۆشنووسیەیە یان هەر شێوەکاریەکە بە تایبەت ئەەکەیت لە ڕاستیە من زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لێرە لە خزمەتی بەڕێستانم و زۆر سپاس بۆ بینەرەکانیش لە ڕاستیە هوەری خۆشنووسی یەکێکە لە هوەرە ڕەسەنە دیارەکانی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە وڵاتە عەرەبیەکان زۆر دەنگ و باسی هەیە کە خەتخۆشی قەت کۆن نابێ لە ئێوان و وڵاتی ئێران وڵاتی تورکیا دەوڵەمەنە لەو مەسەلەیە کاتێکە باسی خۆشنووسی ئەکرێت لای ئەوان شتێکی نامۆ نییە شتێکی ڕۆژانە و بەردەوامە لەبەر ئەوە خۆشنووسی لە هەرێمی کوردستان پێویستە زیاتر هاوڕی لێ بدرێتەوە گرنگی پێ بدرێ چکە خۆشنووسی پەیوەندی بە تەواوی هەر هەمومانەوە هەیە بە گەورە بچووک هەر هەمومان لەبەر ئەوەی کەسێک نییە لە ڕۆژێکدا نووسینێک نەکات یعنی شتێک نەنووسێ شتێک هەتا ئەگەر نەژنووسێ شتێک هەرە خوێنێتەوە ئەگەر بۆ بازار بچێ بۆ شوێنێک بچێ هەتا بۆ دوکانێکیش بچێ ئەبێ ناوی دوکانەکە بخوێنێتەوە بۆ ئەوەی کە بزانێ سەردانی شوئەکە لەم ڕۆژانە ڕەچەتەی دکتۆرێکیان دانابوو ئەوە نەجوان نووسی بوو یان فۆتۆیان گرتە بوو لە سوۆسیال میدیا بڵاویان کردەوە قسەکە جەنابەت لە هەر بوارەکە پێویستە بەوە لە ڕاستیە ئەو کارانەی من جیاوازە لەگەڵ هەموو خۆشنووسەکانی تر بۆ من هەستاوە وام کردووە خۆشنووسی و شێوەکاریم تێکەڵ کردووە کاتێک کە سەیری ئیشەکانی منەکەی ئێستا ئەم ئیشانەی ئەمڕۆم سادەیە ساکارن لەبەرەوەی بە هەموو کەسێ بخوێندرێتەوە بەڵام زۆرە ئیشێکم هەیە خۆشنووس خۆی نەبێ ناتوانێت بخوێنێتەوە ئەم ڕۆژ کۆمەڵێ لێرەیە هەر خۆشتر کۆمەڵە نووسینمان بۆکەی ئەم جیاوازیە و بووە کە بەشداری و لە فستیڤاڵەشی نێودەوڵەتیا کردووە پێمان خۆشە باسێکی و فستیڤاڵەمان بۆ بکەین بەڵێ لە ڕاستیە من ئاگادار کرامەوە کە وەکو خۆشنووسێکی دیاری هەرێمی کوردستان و عێراق کە ناوم هەیە لە با بڵێن لە وڵاتەکانی ئێران و سووریا و تورکیا و لەو شوێنانە لە هەنێ موئەسسەسەی فەنی لەوێ ئەندامم و بیستبیان کە من ئەو شێوەکاریانم کارەکانم گەشتوتە ئەوێ و بینیویان بەڕاستی حەزیان کرد کە بەشدار بم و لە ناو شاری سلێمانی و بە هەموو قەزا و ناحیەکانەوە تەنها من بەشدار بووم و لە شاری هەولێر 8 کەس بەشدار بوو بەڵام بە قەزا و ناحیەکانەوە تەنها من بەشدار بووم کە بە خۆشحاڵیەوە بانگێژنامەی فەرمین بۆ هات لەلایەن گەورەترین موئەسسەسەی فەنی لە وڵاتی ئیماراتەوە و زۆر سپاسی کاک زوتیار نووری کە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و ئەو بەڕێزانە جەنابی پارێزگار و ئەنجومەنی پارێزگار بەڕاستی ناوەکان زۆرن من سپاس بۆخوا پشتیوانەیەکی یەکجارم هەیە ئەوش بە بۆنەی ئەوەی کە متمانەیەکی عەجیبمان بەدەستێناوە ئەویش هۆکاری ڕازگۆییە لە ئیشکردن لە پیشە ئەمانە وای کردووە کە ئێمە زیاتر بەرەو پێش بچین و هونەرەکە بەرەو پێش بەرین
کاری جوان و باش نیشانی خەڵکی بدەین لە ڕاستیە بەشداریمان کرد لەو پێشنگایە زۆر گرنگ بوو لە تەوقیتێکی گرنگا بوو 2022 کە ئێمە بتوانین بەشداری بکەین وەکو کوردێک ئێستا من تابلۆی من لە گەورەترین ئوتێلی وڵاتی ئیمارات هەڵواسراوە بە خۆشحاڵیەوە هەر بە ڕێزێک و هەر وڵاتی هەر کەسێک خۆتان زانن ئیمارات و دەرگایەکە کراوەیە بۆ عالم ینی هەموو وڵاتان سەردانی ئەو شوێنانە ئەکەن و بە دڵنیایی تابلۆی کوردێک ببێنرێ لەوێ گرنگە چجا من بم هەر کەسێکی تر بێ گرنگەوەی کورد بێ کەسەکە لەبەرەوە بە خۆشحاڵی و بەشداریمان کرد و بڕوانامی نێودەوڵەتیمان پێدرا زۆر باشە جا ئێستا هەر لەسەر ئەم بابەتەی کە جەنابەت باست کرد و ئەم بەشداری جوانت ڤیددیۆیەک ئامادە کراوە بابەیەکەوە بەشێکی کورد لە ڤیددیۆکە ببینین و دواتر ئەگەڕێنەوە لای بەڕێزت بابەیەکەوە ببینین. میهرەبان سەرەتا ئێمە زۆر خۆشحاڵین ئێمە کە ئەمڕۆ لە وڵاتی ئیمارات دووبەی بە بەشداری کەسایەتی دیارەکانی وڵاتی ئیمارات دووبەی بەشداریمان کردووە لەگەڵ بەڕێز کاک دکتۆر بەهمەن کە کەسایەتیەکی دیاری شاری سلێمانی و مامۆسای زانکۆیە و ئەو بە بەشداری بە بەحث کردووە وەکو بەحث بەشداری کردووە و منیش بە وەکو خۆشنووسێکی دیاری کوردستان و عێراق بەشداریم کردووە تاکە خۆشنووسم کە لە کوردستان و لە عێراق هاتوینەتە وڵاتی ئیمارات بەشداریمان کردووە و زۆر سوپاسی جەنابی بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێز دکتۆر هەواڵ و زۆر سوپاسی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان بەڕێز کاک زوتیار نووری و زۆر سوپاسی کافێخان کە هاوکار و پشتیوانم بووە زۆر سوپاسی کێتی ژنانەکەم و زۆر سوپاسی هەموو ئەو پسولایەنانە ئەکەین کە هاوکار و پشتیوانم بۆ کە نەیانویستۆ ناوەکانیان بێنین و بە خۆشحاڵیەوە من خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە ئێمە بتوانین لێرە بەدرکەین سەربەردێک و ئاستی کوردی پێ بەرزکەینەوە بەسەر ئاستی جیهان زۆر سوپاس بە بەڕێستان خۆشی لە تۆکەین سوپاس بۆ تۆ کە لەوێ ئامادەبووی بە جلوبەرژی کوردی وەکو گەنجێکی کوردی خۆشنووس دەستە خۆش بێ بەیوای سەرکەوتن سپاس ئێمە و بینەرانیش بە لە ناو ستۆدیۆکەیە بەڕاستۆ خۆی شتێکمان بۆ بنووسیت وتەیەکی جوانمان بۆ بنووسیت وەڵاهی ڕاستیەکەی شعرێکی مامۆستا گۆران هەیە زۆر سەرنجی ڕاکێشاوم و زۆر لای خەڵک پێی ئاشنان ئەڵێ کانیەکی بە تریفەی مانگاشە و کانیەکی ڕوونی بە تریفەی مانگاشە و لە بنیا بلەرزێ زیخ و مرواری و چە و لام جوانترە لە دەریای بێسنوور شەپۆلی بداتە بەر چیشی خۆر شڵپ و هوڕ ئەمەمان بۆ نووسی بڵێ ئەمە زۆر بەلایەنەوە گرنگ بوو کە بینووسین خزمەتانە جا لەگەڵ ئەوەی کە ئەنووسیت سەرقاڵی نووسینەکەت بیت باسێکی ئەوەشمان بۆ بکە ئەم شعرە جوانانە چۆنە و چۆن هەڵیان ئەبژێرێت ئەوەنی کە خوێندوانەوە ئێمە چێژمان لە نووسین و لە شعرەکانیش بینی لە ڕاستیە شعر دەبێ بیگونجێنی لەگەڵ جۆری خەتەکان چکە جۆر بۆ نمونە ئەو شعرانی حافیزی شیرازی و کۆمەڵە شعرێک هەیە وا جوانترەکە بە خەتی فارسی بنووسرێن خاوبوونەوەی تیا زیاتر حەز بە خوێندنەوەیانەکەی و ئێستا ئەمە بۆ خەتی نووسق زۆر جوان دەرەچێ بەڕاستی فەرم جا لەگەڵ نووسینەکەی تۆیە بە سەحر حەق بین بە نووسینەکانی کەی بیخوێنەرەوە کاتە ساکە باوای کە بینەرانیشمان چێژی لێ ببینە لەم پارچەی کە مەرگ و ژین میسلی سێبەر و ناوە ئەوەی باقی بێ هەر ناوە ئەموو تێیشەیە کاتدانە ئەمەی ئەم دیوت وابزامی حاجی قادری کۆیە زۆر باش سەحر تۆش دانێکمان بۆ بخوێنەرەوە تۆ زۆر جوانە لەسەر خۆی خوێنێتەوە بۆ یەسەر کۆ من ئەو ئەرکی خوێنەوەی هەر ئەسپێرم بە ئەمەیان تۆمان بۆ بخوێنەرەوە هەرو کەسە کە خەیری دوعای خێری دیوەلێم دایم دوعامە شەڕی لە من لا بەدا خوددا ئەمەش کە مەحوی لەمرە دانەی کەشماوە لە پشتەوەشمان بۆ بخوێنەرەوە وڵی شوێنەکەی من گونجان نیە سەر کۆپێ ما بێت تۆ زیاتر ئەتوانی هەستی لەبەر هاوکارانم ئەوێ وەرەگرن تۆ توانی بە ئەڵێت کە ئەمە هەر پێما بێ وتەی کاکدانا لاانەی خۆی بێت کە ئەڵێ بەرد قورسە و لەم قورسترە بەڵام نەزان لە هەردووکیان قورسترە ئەمەیان
قسەی خۆتە کاکدانە چونکە ناوەڵاوە ناوی خۆمە تەمان ناوی خۆت هەرەوێ لە خوارە بنووسێ خەتاتەکان بەڵام بزە بە دیاریکراایی لە بیرم نییە بەڕاستی نەمنووسیوە ئەم وتە جوانانە ئەگەر لە شوێنەکە بیبینێت شعرێکی جوان پێم وابێت دەفتەرێک ئەبێ هەمیشە لە لات ئامادە بێت بۆی کە بینووسی دواتر خۆشنووسی بۆ ئەنجام بێ وایە کاکدانە لە ڕاستیە هوەری خۆشنووسی ڕەبتە بە کللتور ڕەبتە بە ڕۆشنبیری ئاستی سەقافی ئەمە واکات کە زیاتر خۆمان تێکەڵ بە شعر و دنیای هوەر هەموو جۆرەکانی هوەر بکەین بەڕاستی باش ئەمە جۆری نووسینەکە ناوی ئەمە نسخە نسخە باشە لەگەڵ نووسینەکە تۆزێ ئەمانەی قسە بکەین لەسەرەوەی کە لەو فستیڤاڵەیە کە بەشدار بوویت لە چەند وڵاتیە بەشدار بوو و ئاستی خۆشنووسەکانی ناوچەکانی تر چۆنت بینی تۆ بەڵێ لە ڕاستیە ئەو فستیڤاڵە زۆر زۆر گرنگ بوو لەبەرەوەی یەکەم جارم بوو کە لەو وڵاتە بەشداری کەم خۆتان نزان معلومی بەڕێستانە کە هەر بە ڕێزێک چەند تا زیاتر دەرەوە ببینی تا سەفەرکەی تا چاوکراوەترەبی تا خەڵکی تر هاوپیشەی تر و لەگەڵ خەتاتەکانی وڵاتەکانی ئاستەکانی ترە بینی خۆت زین لە چه ئاستێکای بۆی زیاتر هەوڵەدەی بۆ جارێکی تر ئەمە زۆر گرنگە بەڕاستی بۆ هەموو کەسێک باشە کاتێکە خۆشنووسێکی کوردیان ئەبینی کاردانەوەیان چی بوو بەتایبەت بە جلی کوردیشەوە وڵاهی زۆر مەبەستم بوو کە بە جلی کوردیەوە لەوێ بەشداری کەم لەبەرەوەی کە جلەکە ئەبێنن یەکسەر زان خەڵکی شوێ بەبێەوەی سەر لەگەڵا بکەن یعنی ئەزانن چکە معلومی بەڕێستانە کورد لەسەر ئاستی جیهان ناوی هەیە بەسەوە جێگەی دڵخۆشیە ئێمە هەمومان قەرزداری پێشمەرگەین پێشمەرگە وای کردووە کە بمان ناسێنێ بە تەواوی دنیا بێگومانەوەە جێگەی شاناسی بێگومان باسێکیۆش بکەین لەگەڵ چەندین کەسی کەشمان هەیە کە ئەزمموی باشی هەیە لەم هوەرەیە خۆی زیاتر بینیوەتەوە وەکاری باشتری کردەوە بەشداری فستیڤاڵەکانیشی کردووە لە دەرەوە ئەم هوەرە تا چەند لای خۆمان کاکدانا گرنگی پێدرێ لە ئەو کەسانی کە خۆشنووسن لە ڕاستیە گرنگی پێ نەدراوە بەداخەوە بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمی بە سەدام حوسێن لە 2003 تەواوی بابەتەکانی هوەر خاوبوونەوە لە ئێستا هەوڵەدەن کە دەرس ینی هوەر ببێ بە دەرس ینی ئەگەر بکەوی ئەبێ بکەوی ینی ئەمە زۆر زۆر گرنگی ئێستا لە ئێران لە خۆشنووسیا بکەوی کەوتووی بەڕاستی هیوادارین لێرەش بچێتە منهەج واری جێبەجێکردنەوە چونکە زۆر زۆر گرنگە بەڕاستی بۆ خوێندکارە ئەزیزەکانی ئێمە باشە جا کاکدانا هەر کەسێک ئەگەر ئەزمموی ئیشێکی هۆنەری هەبێت پێم وابێت لەگەڵ منە هاوڕایە کە نووسین یاخود هەر هۆنەرێکی تر کاتێ سەرقاڵ ئەبی پێوەی ئارامت ئەکاتەوە پێم وابێت تۆش کە سەرقاڵی نووسین ئەکابیت هیچ کەوا ئەکەی هەر کەسە بینەری ئیشەکەت ئەبێت چێژی لێ ئەبینێت و لەگەڵ هوەرەکەشە ئاشنابێ خۆشت لەگەڵ یە چێژێکی دەرونی زۆر قوڵوەر ئەگریت وایە بە دڵنیایی ئێرانیەکان من زۆر جار کردومەتە سەر ڤیدۆکانیان ئیکەنە سەر سنتور کە کاریگەریەکی عەجیبی هەیە بۆ شێوازی نووسینەکە بۆ جوانی نووسینەکە بۆ مەشغوڵ نەکردنی خەتاتەکە هەر کەسێک 100 کەس لە دەور و پشتت بێت تۆ جوال لێنیە خەریکی نووسینی خۆتی ئەمە کاتە تۆ مادام باسی تەرکیزت کرد تۆ ببوورەڵی تاقیکردنەوەیەکە بۆ تۆ فۆکە پرسیاری شەکەی نوۆش نووسی زۆرن کە کەمێک خاو ئەبمەوە جوابی پرسیارەکان زۆر باشە کەواتە لە نووسینەکەت بەردەوام بە بەشێکی کەشی هەیە وایە ئیشەڵا کە مەجال هەبێ ئەو نووسینە جوانشمان بۆ بکە سەرکۆ کاکدانا باسی کردوتی کە لە ئێستا تۆ هەر بوارێکی ژیان هەبێت هەر پێویستە هەر ئەبێ بەوەی کە بنووسیت هەرچەند بەداخەوە ئێستا تەکنەلۆژیا وای کردووە ئێمە بەداخەوە نووسینەکانمان زۆر زۆر کەمتر بۆتەوە بەڵام تۆ خۆت وەکو دەستوخەتە چۆنە وڵی دەسوخەتم زۆر ناشرینە سەحر بڕواکە بۆ ڕازگۆ بم ینی چونکە زۆر بەپەلا نووسم هەمیشەش دایمەش هەم وتومە لە زان کۆژ یاخود بە زۆر کەس کە شتەکە نووسمی لەگەم یەکەم جار پێڵمەڵم تخوا گەستێنە گەشتی پێم بڵێرەوە بۆی کە پێ بڵێم ئەمە چیە نووسیمە بەڵامی تر ئەوەش بەهرەیە ینی زۆر کەسەیە خەتی زۆر زۆر جوانە بەڵام ئەشکرێت کار لەسەری بکاتوانی دەستت ڕابێنی کاری لەسەر هەر هیوادارین هاوکارانی هاوکارمانە بێت لەوەی کە دەسوخەتمان جوانکەین هیوادارین دوای نووسینەکە تاوو پرسیاریەوەی لەکەن کە ئایا خۆل هەیە لە کوردستان بۆ کەسانێکە حەزیان لێبوو خەتیان جوان بێت بتوانن تایە بەشداری بکەن و هەروەها سەرکۆ
هۆنەری خۆشنووسی بەڕاستی هۆنەرێکی جوانە چونکە وا ئەکات تۆ نەک تەنیا مەبەستەکەت بگەێنی چاوی ئەو کەسەش لەو بابەتە چێژە بینێ ڕاستەکەواتە زۆر کاتیشە بینین لە شاعیرە گەورەکانمان ئەوانەی لە ڕابردووە هابوون ئەگەر لە کتێبەکانیان یاخود لەو شاکارانی کە بەجیان هێشتووە سێری کەین خەتێکی زۆر جیاوازیتیە نووسینێکی زۆر جیاوازیتیە بە تایبەتی لە شارەکانی مەحویە لە شارەکانی نالیە شارەکانی سالمە ئەمانە زۆر بەتی ئەەکەی لەگەڵ ئەوەی کە چەند وتەیەکە و چەند مانایەک و چەندە باگراوندێکی هەیە ئەمەنە شێوازی نووسینەکەی جوانە ینی ئەمە وای کردووە کە زیاتر سەرنجی خوێنەر بەلای خۆیان ڕابکێشێ تۆش هەر بەرنامەیەک کتەبوت کە باسی شارەکانتە کرد و ئەو خوێندەوە زۆر لە بەرەو شێرانە هاتەتە بەردەستت وایە بێگومان خۆی زۆر جوانە سەرکە ئەوەی کە تۆ بۆ نووسین سوودی لێ ئەبینیت واتاکەشی جوان بێت هەر ئێستا ئەوەی کە شعرێکی جوان هەڵ ئەبژێرێت ئەوەنەی تر جوانی ئەکا هوەرەکە تاوا بوو ئیشەکەی کاکدانە نیشانمان ئەیە کاکدانەیەکی ڕوونی بەرتریفەی مانگا شەو لە بنیا بلەرزێ زیخ و مرواری و چەو جوانترە لای من لە دەریایی بێ سنوور شەپۆلی بداتە بەرتیشکی خۆر شڵپ و هوڕ ڕاستی ئەمەی مامۆستا گۆرانە شاعرێکی زۆر زۆر کاریگەرە دەستەکانە خۆش بێت زۆر سپاس ئەمە ئەوە خەتی نووسق بوو کە هەرچی کتێب هەیە لە هەرێمی کوردستان هەر هەمی بۆ جۆرە خەتە نووسراوە بۆ لەبەرەوەی بە هەموو کەسێک بخوێنرێتەوە زۆر باشگەر هەستی لەگەڵ ئێمە لەبەرەوەی کاتەکەمانکەمەوە هاوکارم سەحای هەستێت لێرەش زانی چیمان بۆ نووسێت ئەمەش دیارەکی جوانی تر بۆی کە چێژی بینەرانمان لەم هەینێ جوانێ ئەمە من پێم باشە لەم تەوقیتەوە لە ئێستادا پیرۆزبایی لە کورسات بکەین لە ئێستاوە کە پێ ئەنێتە ناو 23مین ساڵ یادیەوە کە دامەزراوە بۆ خزمەتی هوەر و هوەردۆستان و بە گشتی لە هەرێمی کوردستان بۆ هەموو پیشەکانی تر بۆ هەر کەسێک کە بێ بەهرەکانی خۆی بدۆزێتەوە و تیا ببینێتەوە دەستە خۆش بێنووسین کورسات ماڵی هەمووانە سپاسی تۆکەین ئەمیشەش ئێمە پەیامێکمانە بۆ کەوتومانە کورسات ماڵی هەمووانە کورسات دەرگایەکە بۆوانەی کە بەهرەیەکی جوانیان هەیە بارەیەشیان هەیە کە بیخەنە ڕوو وێمە هەمیشە لە خزمەتی بینەرەکان و هونەرمەندان و هەموو پیشەکان و بوارەکانی جیاوازەکانی تریشن جا کاکدانا ئێستا کاتێکە شعرەکەت ئەنووسی ئەگەر تەرکیزت ئەڵبەت نەڕوات من بەلام و زۆر زەحمەت بوو ئەوەی کە بە ماجیک بنووسیت بەڵام ئەبینین لەگەڵیشە تۆ کەرەستەی جیاواز تاقی ئەەکەیتەوە بۆ نووسین پێمان بڵێ کامێک لە ئەو کەرەستانەی بەکاری ئەهێنی بۆ نووسینەکە زیاتر ئاسانە نووسین پێوەی لە ڕاستیە من زیاتر لەگەڵ قەمیش زۆر هێنم نییە زیاتر هەر خەتات و شێواز و میکانزمی خۆی هەیە من زیاتر بە فڵسە کارەکانم دەست پێکەم بە بڵێن ئەمە دەمی فڵسەکەش تۆزێ وشک بوو ببورن ئەگەر تۆزێ جوان دەرنەچێ ئەویان ببورن لەبەرەوەی گرنگەوەی پامەکەی ئێمە لە هەمووی گرنگترە من زیاتر بە فڵسە و بۆ یاغی ئیشەکەم بۆی ئەڵمانی کە بە ئاسانی ناڕات کاڵ نابێتەوە دەست و پەنجەت خۆش سەلامەت بیاخوا لەگەڵ ماجیک کاکدانا ئێمە ئەبین بە خۆشحاڵی لە ئێستایە تابلۆ هوەریەکانی هوەرمەندانی کورد لە ماڵەکانە هەیە بەڵام وا هەیە تابلۆیەکی خۆشنووسی کوردیش ئێستا لە ماڵەکانە بمرێت باست کرد لە هۆتەلەکەی ئیمارات بە خۆشحاڵی و تابلۆیەکی بەڕێزت هەیە بەڵام وەکو کوردستانی خۆمان چۆنە لە ڕاستیە زۆر سپاسی خاتو ئەمەل جەلالەکەم کە پێشنیارێکم بۆ کرد کە لە هەرێمی کوردستان زۆر گرنگە ئەو مۆڵەتانەی کە دەستەی گەشت و گوزاری هەرێمە کە لە سڵاحەتی ئەوەیە کە هەر کەسێک هەر بە ڕێزێک ئەوێ کافتریایەک هەر شوێنێک هەر دوکانێک دانرێ لە مودووە بەبێ ینی تابلوەیەگە بێ تابلوێ دوان هەڵواسی ئەنجە مەڵەتەکەی پێدرێت ئەوە جێگی دڵخۆشیە چونکە هەمیشە هونەرمەندان و شێوەکارەکان باسییان لەوە کرد کە کارەکانمان نەکرێ بەڵام لە ماوەی چەند مانگێکە ئێمە خەریکە بین بەڵام لە ماوەی سەعاتێکە کارەکانمان تەواو بێ بەڵام چەند گرنگە ئەم کارانە بمێنێتەوە بە زیندوێتی هەمیشەش کار لەوە بکرێەوەی کە کاکداناش ئاماژەی پیال لە نێو ڕێستۆرانت هۆتێلەکان لە شوێنە گشتیەکانە دابنرێ بۆ چۆن ئەم کارە دانراوە نووسراوە ئەمە لە سەرجەم وڵاتان هەیە ئەمە بووە بە کەلتور بەڕاستی ئەبێ لای ئێمەش ئەمە زۆر گرنگی پێکەین بۆی کە بتوانین بە شێوێ لە شێوەکان حەق بین بە هونەرمەندەکانمان بۆی کەوان زیاتر هان بین کاری باشتر و جوانتر بکەین و
تۆزێ دوورکەینەوە لە کاری دەرەوە ئەمە توانەکەمانکە بۆ ئەوانش سەرکۆ بەداخەوە زۆرجار هونەرمەندانی ئێمە لەبەر ئەوەی کە لانێ بژێوی ژیانیان لەسەر ئەو هوەرە بێت ئەوە نەک و شاریان بۆ دروست ئەبێت ناچار ئەبن بواری هوەرێکی خۆیان بەجێ بهێڵەنجا بەخوا کاکدانا ئەوە نەش جوان ئەینوسێ من وەست خۆم ئێستا دوای بەڕامەکەم بەدەستەوە دەستە خۆش بێت بەڕاستی هەر جوانە سپاس بۆ تۆ جا سەرکۆ تۆ بەتەمانیت دوای بەرنامە من تۆش ڕاهێنانی با بکەم وڵا دوای بەرنامەش دەبێت کاکدانار وەکو هاوڕێیەکیش لە خزمەتدانام هەمیشە تۆزێ ڕاهێنانم پێ بکات قەرزاری کورساتی نێمە ماڵی خۆتە بە هەماشە کە بۆ خۆشت نووسیت کورسات ماڵی هەمووانە و بە تایبەت ئەو کەسانەی کە خزمەت بە کورد ئەکان و ئەوەش جوانە سەرکۆ کە لە ڕێگەی هوەرە تۆ بتوانیت خەڵکەکەت بە وڵاتانی دیکە بناسێنیت و چی لە زمانی هوەر جوانتر بۆ ناساندنی خۆت جا هەموو لە هەموو گیانیشان لەوانەیە کاکداناش باشتر ئەمە بزانێ لە هەموو بوارەکانی هوەرە پێشووی ئەوانەی کە بینەرتن سێری ئیشەکەتەکەن ئەجا سێری خۆتەکەن بۆ لەبەرەوەی لە ئیشەکەتەوە ئەڕوانێتە تۆ بزانێت چه ئاستێک تێ ڕگمانیش لە هەموو فستیڤاڵەکانە وایە کاکدانە بەدڵنیاییێت سێری کارەکەتەکە پێناسەیەکە بۆ خۆ باشان ئەڵێمە کاریشێ پێکومان بۆیە کاری هونەرمەندان هەمیشە بە ئاستاوکەیەوە زۆر جوان بێگومان وایە خۆی هوەر زمانێکی هاوبەشە لە نێوان گەلانی جیهانە و عالەمیە بە تایبەتی شێوەکاری وەرگێڕانیە بۆ هەمیشاڵێ هوەر سنووری نییە تۆ کار بکە خۆی سنوورەکان تێپەڕەکە بێگومان بەو شێ پێم وایە بە ئیتر تەواو بوو وایە وەڵا بزوێنەکەی ماوە ئەو بزوێنەی ماوە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئەم نووسینە جوانە لەگەڵ ئەوەی کایتر ئەوە نەمان نەماوە بۆ ئەوەی کە ساڵێکی تریش تێپەڕێت بەسەر تەمەنی دەستپێکردنی دەستگای میدیایی کورسات کە ئەگەر پڕیشکەکانی تۆزێ مەسەلەن جەمسەرەکانی ڕێک نەبێ ببورن لەبەرەوەی خۆش بێت لەسەر ستان هەر بۆ شێوەیە دەرەجێ بەڕاستی دەستت خۆش بێ بێگومان لەم کاتەشا و تۆزە پەلەشمان لێ کردی ئەگەر کەسێ پرسیارێ بکات بۆ پشتەکەی ڕەشە وەکو حرمەتێک و ڕێزێک بۆ ئەو فەرماندەی کە لە ڕۆژانی ڕابردووە بەجێ هێشتین کە ڕۆڵێکی گەورەی بینی لە هەرێمی کوردستان شانازی پێوەکەین ئەو بۆیە ڕەشمداناوە خۆم هەڵم ژاردووە ڕۆحی شاد بێ ڕەنگە گەرمەکان بەکار نایێنین وەکو ڕێزێک ئەوی شەید ئاکان بۆ ڕۆحی شاد بێ و فەرماندەیەکی زۆر دووبارە سپاس بۆ تۆ ئەمە جێگەی شانازیە بۆ ئێمە لەگەڵ نزیکبوونەوەمان لە یادەی سەری ساڵ و یادی دامەزاندنی کورساتە کامیشەوەکو دەستگایەکی میدیای درۆشاوە لە خزمەتی هەموو بوارەکانە بووە سپاس بۆ تۆش کە بە خۆشحاڵی و هاتی کارێ بۆ ئێمە دەستت خۆش بێت زۆر بەخێری دەستە سەرجەت خۆش بێت.